ڕەنگدانەوەی ئەو فەرمایشتەی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر کە بە یەک جەستە چواندوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕوودا و کارەسات و خۆشی و ناخۆشیەکانی یەکدیدا بەشدار دەبن. لەگەڵ ڕووداوە نەخوازراوەکەی شەوی حەڤە لەسەر هەژدەی ئەم مانگا پێش کە سوکاری قوربانیەکان دراوسێ و هاوڵاتیان و بەشێک لە خێرخوازان بە هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی بە ئامێرەکانیان بەدەم قوربانیەکانەوە چوون و دوای کەمتر لە 48 کاتژمێر توانرا ژیانی بەشێک لە دانیشتوانی ئەو ماڵە ڕزگار بکرێت. جەناب چی ئەوانی؟ وەڵڵای ئێمە هیچ شێوان نیم بەس خەڵکی هەر یەک دێین و زۆر پێی دڵەمینین و زۆر پێی بەردەتەنجین. وەڵڵای قوربان سەبری ئێوە ئێمە تەحەمولی بێ خوای گەورە تەحەمولی پێ بەخشێ نامە کارەساتێکی زۆر قورسە. ئەرە وەڵڵا خوای گەورە سەبوریان پێ بەخشێ ئەمە گۆتایی خەم بێ ئینشەڵڵا. وەڵڵا وەکو هاوڵاتیەکی ئەم کوردستانە بە خۆم بە خەمباری ئەوانزانی و ئەم بنەماڵەش هەرسێ بنەماڵەیەکی ناودار و بنەماڵێکی شۆڕژگەڕن و چۆنەڵێ 100 ساڵە خەمی ئەم وڵاتیان لە کۆڵ ناوە ئێستاش ئەرکی ئەمەیە جەنازەی ئەوان بە کۆڵ بێنینە سەر قەبران و وەکو وەفایە وەکو یەکبێکیڵێ دڵۆپێک لە دەریای قەرزانیمان بۆ و بنەماڵە و بۆ خەڵکی شۆڕژێڕی ئەو سنووری دەڤەری سیوەیل و شارباژێڕە. بەشێکی دیکەش لە هاوڵاتیان وەک نیشاندانی هاوخەمی بێوچان لە شوێنی ڕووداوەکە ئامادە بوون و بە نزاکانیان هەوڵی زوو ڕزگارکردنی بریندارەکانیان دەدا. وڵی هەر لە ڕای خوا هاتوین و خوا عافویان. ئەم مووقیفەی شاری سلێمانی و ئەم بەدەمەوە بوونە چۆن زۆر جوانە دەستخۆشی لەو خەڵکاکەم یاخوای گەورە پاداشتیان باتەوە. ئێمە هەر هەمومان هاوبەش و خەمبارین بەم خەمە گەورەیە خوای گەورە بە بەهشتی بەرینیان شادکە و مردووانە و ئەو برینارانش خوای گەورە شفایان بۆ بنێرێ و سەبووری کە سوکاریان بێ و ئەمە ئاخری مسیبەت بێ و ئاخری خەم بێ بۆ میلەتەکەمان. زۆر سپاسی ئەو خەڵکە بە ڕێزەشەکەین کە بە شۆڤڵ و حەفاری خۆی و هاوشانی بنەماڵی قوربانیەکان بەڕێوەبەری بەرگری شارستانی سلێمانیش نەیتوانی هەڵوێست و گیانفیدایی خۆبەخشان نادیدە بگرێت و لە کۆتایی پرۆسەی گەڕان و پشکنین بۆ برینداران و لاشی کۆچکردووان سوپاسی کردن. زۆر سپاسی ئەو خەڵکە بە ڕێزەشەکەین کە بە شۆڤڵ و حەفاری خۆی و کۆمپانیا بەڕێزەکان و هەموو بەڕێوەبەرایەتەکانی سلێمانی کە هەمویان پشگیر بوون زۆر سپاسیان دەکەین بەڕاستی وەکو خێزانێکە میشەکە باشە. بەشێکی دیکەش لە هاوڵاتیان بێ ئەوەی هیچ ناسراویەکیان لەگەڵ ئەو بنەماڵەیەدا هەبێت لە بەردەم شاشەکانەوە بە چەندین کاتژمێر دەبانەوە و هاوخەمی و نیگەرانیەکی قۆڵ لە ڕوخساریان هەستی پێدەکرا. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.